پێشانگای بەهارەی کەرکووکە. کوڕووکچانی کەرکووک لێرەوە بەرهەم و کارەدەستیەکانیان خستووەتە بەردیدی کڕیارانیان. شارەوانی کەرکووک و ڕێکخراوی قوبات دەیانەوێت ئەم پێشەنگایە بە شێوەی ساڵانە لە کەرکووکدا ئەنجام بدەن. پێشەنگایەکێکە لە پێشەنگاکان کە ساڵانە منەظەمەی قوبات دەست پێشخەری ئەکا و ئێمەش وەکو شارەوانی کەرکووک ئەرکی سەرشانی ئێمەیە کە دەستی هاوکاری بۆ ئەم بابەتانە درێژکەین و بەشدار بین و داوا لە هەموو لایەنەکانەکەین کە بەشدار بن بۆ پتەوکردنی ئەم بابەتانە کە هەموو پێکاتەکانی کەرکووک لە خۆ ئەگرێ لەسەر ئاشتی و پێکەوە ژیانی کۆمەڵی کەرکووک و ئەمڕۆ ئێمە فعالیکی زۆرمان هەیە سەبارەت بە خەت و ڕسم و دوورمان و کۆمەڵێکی ئەمەلیە دەوی بڵێن. بەرهەمە نمایشکراوەکانی پێشەنگایەک ڕۆژەکەی کەرکووک خۆیان دەبیننەوە لە کاری دەستی و گوڵ و نەمامی جۆراوجۆر و نەخش و نیگاری جلوبەرگ و کەلوپەلی جوانکاری ناوماڵ و جۆرەها بەرهەمی دیکەی گەنجانی شارەکە. ساڵی پاری بەشداریمان کردووە، ئەم ساڵش بەشداریمان کردووە بە چەندەها جۆری گوڵ کە زۆربەی بەرهەمەکان بەرهەمی خۆمانە، زۆربەی گوڵەکان بەرهەمی خۆمانە. خۆشحاڵین کە خەڵک لێرە بەشدارە و بەرهەمەکانمان ئەناسین و ئەوەشی دڵخوازی خەڵک بێ لێمان دەکڕن. ئامانجی منەوەی کارەکانم پێشکەش بە خەڵک بکەم و ئەوەتە خوازم هەموو ئافرەتێک هەموو خانمێک لە ڕێگەی یەکێکەوە بێ هاوکارێکی هەبێ بتوانێت وەکو من کارەدەستەکانی پێشکەشی خەڵک بکات و زۆر سوپاسی ڕێکخراوی قوبات دەکەم کە توانویانە بۆ یەکەمین بۆ دووەمین جار پێشانگایەکی وا گەورە و جوان بکەنەوە کە ئێمە خانم بتوانین بەشداری تیا بکەین. کەرکووک هاوشێوەی ناوچەکانی دیکە پڕە لە توانای شاراوە و دەستی ڕەنگین. یەکێک لە کێشەکانی ئەم کەسانە بە بازارکردنە، بۆیە گرنگی پێدان و ڕەخساندنی هەل بۆ گەیاندنی بەرهەمەکانیان بە کڕیاران هاوکار دەبێت بۆ بەردەوامی و کاری جوانتری گەنجان. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.